کاکەجان کە هاتن سینگتیان هەڵدەڕی چاوی ئەستێرەیان چۆر کرد کە لێدانی دڵچیان وەستان قزەی منداڵیان هەتیو کرد بەڵام چۆر بوون نەیانزانی لەوەتەی نیشتیمانی کورد هەیە نە ئاسمانی بێتروسکەی ئەستێرەیە نە دایکانیشمان نەزۆک و نە ئامێزیان بێکۆرپەیە 35 ساڵ لەمەوبەر لێرە لە پێرلاشێس هەر لەو شوێنەی ئێستا ئێمە لێ کۆبووتینەوە لە کاتی بەخاکسپاردنی تەرمی شەهیدانی نەمر دکتۆر قاسملو کاک حەبدوڵای قادری ئازەردا کاتێک وتاری حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێشکەشکرا ئەم ڕستانەی تێداهات بوو هاوڕێ شەهید بۆ لە دەستانی تۆ هەزاران پێشمەرگە و دەیان هەزار ئەندامی حیزبەکەت سەدان هەزار دۆست و لایەنگری ڕێبازەکەت و بە ملیۆن کەس لە ڕۆڵەکانی گەلەکەت غەمیان بەسەرداباری و فرمێسکیان هەڵوەراند بەڵام نەک لە بەردامای و ناهومێدی چونکە گەلێک ڕۆڵەی وەک تۆی پێگەیاند بێ ناهومێدی ناناسێ ئەوان بۆت گریان تا بە ئاوی چاوی خۆیان و بە خاکی ڕێگای تۆ قوڕێک بۆ سەری هەموو ئەوانە بگرنەوە کە پێیان وایە بە مردنی قاسملو ملەتی قاسملو ڕێبازی قاسملوش دەمرێ ئەی ڕێبەری شەهید ئەمڕۆ کە ئاور لە 35 ساڵ خەباتی نەتەوەکەت دوای شەهید بوونت دەدەینەوە دەتوانین شایەدی بۆ دروستی ئەم وتانە بدەین چونکە بە چاوی خۆمان دەبینین درێژەدەرانی ڕێگاکەت و ئۆگرانی ڕێبازەکەت ڕۆڵەکانی نەتەوەکەت لە سەرانسەری ڕۆژهەڵاتی کوردستان نەک هەرناو و یاد و ئەندیشەکانی تویان لەبیر نەچۆتەوە بەڵکو کردویانەتی بە خۆشەویستترین هێما بە جوانترین دروش لە گشت مەیدان و بوارەکانی خەباتدا ئیلهام لە ناو و یادی تۆ وەردەگرن و بە حزر و وتە بە نرخەکانت کۆڕی تێکۆشان گەرم دەکەن ئێستاش وەک ساتە وەختی شەهید بوونت تەنانەت زۆر لەوە زیاتر لەو ساتەی هاتن سینگتان هەڵدڕی ناوت بووە بۆ جوانترین وشەی ئەوین دڵدارەکان ئەبزوێنێ دەنگت بووە بە چەپکەتیشک شەوی چڵکن ئەشڵەقێنی شانت داوە بەژێر خەمی نیشتمانە و فرمێسک لە چاو هەژار ئەسری میوانانی هێژا نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان کەسایەتە بەڕێزەکان و ئەندامان و لایەنگرانی دڵسۆز و بە ئەمەگی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمڕۆ شەممە
سێزدەی ژاینی ژوویەی 2024 زاینی بەرامبەر بە 23 پۆشپەڕی 1403 هەتاوی لێرە کۆبووینەوە تا یادی ساڵوەگەری تێرۆری ناجوان مێرانەی ڕێبەری گەلەکەمان دکتۆر حەبدوڕەحمان قاسملوو هاوڕێیانی کاک حەبدوڵڵا قادری ئازەر و دکتۆر فازڵ ڕەسوڵ بکەینەوە کە 35 ساڵ لەوە پێش لە ڤیەن پایتەختی وڵاتی ئۆتریش لەلایەن جەلادان و تەرۆریستانی دژە ئازادی کۆماری پەت و خوێناوی تەرۆریستی ئیسلامی ئێرانەوە شەهید کران و تێکەڵ بە کاروانی بێپسانەوەی شەهیدانی کوردستان بوون. میوانە بەڕێزەکان لەلایەن کۆمیتەی ئامادەکاری ئەو ڕێوڕەسمە پڕ بەدڵ بەخێرهاتنتان دەکەین و ڕێز لە ئامادەبوونتان دەگرین کە نیشانەی ئەمە وەفایە بۆ ئەو شەهیدانە و هەموو شەهیدانی سوفڵاتی نەتەوەکەمان لەلایەن ئێوەی عەزیز و خۆشەویست و کۆمیتەی ئامادەکاری پڕ بەدڵ بەخێرهاتنی تا خالی عەزیزی و هاوڕێی هەمیشەیی دکتۆر قاسملوو حیزبی دموکرات دکتۆر فریدریک توسۆ دەکەین ئەمن شەیداوی زانی و هاوڕێم کانی جەهانگیری شانازی ئەومان پێ بڕاوە ئەوڕۆ بە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویست دابین. ڕێبازە شەهید ڕێبەر دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو ڕینێشاندەر و چرا و بیاوێن خەباتەیە ئیرۆ 35 ساڵە بەسەر شەهید بوونا ڕێبەری گەلێ کورد دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هەڤالێ وی لە ڤیەنا لە پایتەختێ ئوتریشێ و ji bo çareseriyê pirsgirêka gelê Kurd li Rojhilatê çûbû mê lê ji aliyê bi nav dîplomatkarên Îranê ev û tev hevalê xwe şehîd kiran. Rêwrêbaz û hezrên vî bûne çirayê xebatê û bo civaka Kurdistanê li hemû çîn û taxên milletê Kurd li Rojhilatê jinan, gênc û xwendevan û kirêkar û mamosta û bîrokan. Paşî 35 salan niha jî her wa gencên Kurdan hawar û qêrî dikin Qasimlû rêbaza te dirêje heye. Şehîd Dr. Qasimlû neqşekê pir giranbiha hebû û diyar hebû li bizetnava gelê Kurd û bi taybetî li Rojhilata navîn de. Qasimlû kesayetek demokrat, dîplomasî û şarezayî û zanayî û mirovdost û dîmokrasî xwaz ku nek her li nav Kurdo da bigire li Rojhilata navîn da cihê wê diyar bû. Rêzdaran, dost û hevalên hêja, Hizba Demokrat û spasiya we dike li rêxrawên siyasî û civakî, kesayetên Kurd û Îranî û biyanî dostên gelê Kurd, endam û tagirên Hizba Demokratê û ev rû bi hev re lêre xirbûyne. Bi piranîna 35 salwegera şehadeta Dr. Qasimlû, rêberê zanayî û hevalê wî ji aliyê nûneratiya Hizba Demokrata Kurdistanê û her wiha bi rêveberê vê bernamê bi xêrhatina we hemûyan dikin bi taybet Kak Xalîdê Ezîzî û hevalê nizîkê Dr. Qasimlû, Dr. Fridîk û Tîso û hemû endam û layengirên Hizba Demokratê hûn bi xêr hatin. Niha jî em derxwastî ji Kak Xalîd Ezîzî dikin ku peyama rêveberiya Hizba Demokratê pêşkêş bike lê berê eger bikarin çepkegulînê danên ser gorê doktorê. Bifermûn Keko. خوشکبرانی عزیز، میوانانی بەڕێز، نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان، ئەندامانی بەوەفای حیزبەکەی قاسملوو و دکتۆر قاسملوو، زۆر بەخێراتنتان دەکەم بۆ ئێرە لە پیرلاشێس پاریس ئەو شوێنەی ڕێبەرمان بیرەوەری زۆری لێ هەبوو و بەشێک لە ئەندیشەکانی لێرە لە پاریس وەرگرت بۆی کە لە دوادا بیکا بە بنەمایەک بۆ تێکۆشانی حیزبی دموکرات و حیزبی دموکراتیش بیکا بە موەسسە لە ئیدامەی فعالیەتی خۆیدا. وەک 35 ساڵ پێش ئێستا ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران، دەوڵەتمەردی گۆڕەپانی سیاسی ئێران دکتۆر قاسملوو لەسەر ڕێباز و مێتۆدی چارەسەری کێشەی کورد لە ئێراندا لە دانیشتنێکدا کە لە ڤیەنا لەگەڵ تەرۆریست پاسدارەکانی
کۆماری ئیسلامی بوو فرۆر کرا. ڕەنگە لە یەکەم لێکدانەوەدا لە نێو هەمووی کۆمەڵانی خەڵک لە نێو ئەندامانی حزبی دموکراتی کوردستانی ئێراندا هەروەچی لە بەیانیەی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕۆژی ناشتنی دکتۆر قاسملوو لێرە باسی کرد تەواوی کوردستان تاسا. بەس ئەندیشەی دکتۆر قاسملوو بیر و باوەری دکتۆر قاسملوو ئەو حزبەی کە دکتۆر قاسملوو دروستی کردەوە ڕێگای دکتۆر قاسملوویان بەردەوام بردە پێش. زۆری نەکێشا خەمی لە دەستدانی ڕێبەرمان بوو بە بنەمایەک بۆ ڕێبوارانی کە بیکەن بە تووڕەیی لە خەبات و تێکۆشانی خۆیان دژی کۆماری ئیسلامی و بیکەن بە ئەدەبیات و فەرهەنگ لە بەهێزکردنی حزبی دموکراتی کوردستانی ئێران و بیکەن بە ئەقڵیەتی بەجەماوەری بۆ ئەوەی کە ئەو فەرهەنگ و ئەدەبیاتەی دکتۆر قاسملوو بەرنە نێو کۆمەڵانی خەڵک. دکتۆر قاسملوو ڕێبەری حزبی دموکراتی کوردستانی ئێران گەورە پیاوی گۆڕەپانی سیاسی ئێران چۆن لە تەواوی فعالیەت و تێکۆشانی خۆیدا ئەو حیزبەی پێگەیاند بەڵام بەمەرجیشی نور و بۆچوونی کوردایەتی و حیزبایەتی لە کوردستانی ئێراندا بە قووەت کرد. ئەوانەی کە پێیان وابوو بە ترۆری دکتۆر قاسملوو حزبی دموکرات لەناو دەچێ، بە ترۆری دکتۆر قاسملوو بیر و فکری دکتۆر قاسملوو لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران و لە نێو لایەنە ئێرانیەکان ون دەبێ هەموو هەڵەیان کرد. هەرماوەیەک 1-2 ساڵ پێش ئێستا لە جوڵانەوەی ژینادا خەڵکی کوردستانی ئێران ڕێبواری دکتۆر قاسملوو دەیان کوت قاسملوو ڕێگات درێژەی هەیە. مەرجی دکتۆر قاسملوو انقلابێکی دیکەی دروست کرد. مەرجی دکتۆر قاسملوو ڕێنێسانسێکی لە نێو حزبی دموکرات و جوڵانەوەی کووردا دروست کرد. دکتۆر قاسملوو بە مەرجی خۆشی هەزاران ڕێبواری دروست کرد. جەمعێکی زۆریان ئێستا لێرە لە پاریس لە پیرلاشێز لەسەر گوڵکۆی دکتۆر قاسملوو دەبینینەوە. ئەوە بۆ جارێکی دیکەش دەری خست دەوڵەتە مەرکەزیەکان ئەگەر بە لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەد پێوەیان وابوو بیرۆکەی کۆمار لە بەین دەچێ و حزبی دموکرات لە بەین دەچێ، دواتر حزبی دموکرات زیندوو بۆەوە و ئیدامەی بە فعالیەتی خۆیدا بەشێکی نەتیجەی کار و تێکۆشان و بەرهەمی ڕێبەرمان دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بوو. تازە حیزبایەتی نەهادینە ببوو. بۆیە ترۆرکردنی دکتۆر قاسملوو لە ڕاستیدا نەیتوانی تۆرمز بۆ جوڵانەوەی دروست بکات. ئەگەر دواتریش کاتێک دکتۆر سادقی شەرەفکەندی کۆبوونەوەی سۆشیالیست ئینتەرناشناڵی لە ئاڵمان لە بەرلین بەجێهێشت بۆی کە ڕێگا چارەیەک لەگەڵ لایەنە ئێرانیەکان ببینێتەوە بۆ دروستکردنی ئۆپۆزیسیۆنێک دژی کۆماری ئیسلامی، دکتۆر شەرەفکەندیشیان دروست کرد. دیسانەکانە لە نێو کۆمەڵانی خەڵک تووڕەیی لە کۆماری ئیسلامی و ئومێد و هیوایەکی زۆرتر دروست بوو کە چۆن لە دژی کۆماری ئیسلامی خەبات و تێکۆشانی خۆمان بەرینە پێشێ. لەسەرێک ڕەحبەرانمان ئەگەر لە دەورانی زیندووبوونی خۆیاندا بە تێکۆشانی خۆیان حزبیان ڕەحبەری دەکرد و دایان بردە پێش، لە غیابی خۆشاندا بۆ ئێمە ئۆڵگون. ئەگە پێشەوە قازی محەممەد نور و ڕووناکایی بە دروستکردنی حزبی دموکرات خستە نێو گۆڕەپانی کوردایەتی و ناسیۆنالیزمی کورد، دکتۆر قاسملوو بوو بە قوتبنمای ئەو جوڵانەوەیە. مەسیرەکەی تەنزیم کرد، کردی بە حیزب، کردی بە موئەسسە. بۆیە بۆ جارێکی دیکە ئێمە لێرە لە پاریس لە پیرلاشێز وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران بە هەموو کادر و ئەندامان و لایەنگرانەوە پەیمان نوێ دەکەینەوە ئەو ڕێبازە کە ڕێبازێکی متەمەدینانەیە، ڕێبازێکە لە پێناو مافەکانی نەتەوایەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، ڕێبازێکە بۆ سەقامگیرکردنی دیموکراسی لە ئێران،
ڕێبازێکە بۆی کە میکانیزمی ئەمەلی چەند و چۆنی چارەسەری قەزێ کورد لە کوردستانی ئێران و لە ئێراندا بدۆزرێتەوە بەردەوام لەسەری دەچینە پێشیە بەردەوام لەسەری دەچینە پێشیە وە دڵنیاین ئەگەر لە داهاتووشدا بە ترۆر و بە دەستەجەمعی و بە موشەکباران و بە هەمووی ئەوانە لێمان بدەین ئەو حیزبەی کە دکتۆر قاسملوو دروستی کرد دەیان کەسی دیکەش دروست دەکاتەوە لێرەدا جارێکی دیکە لە خزمەت ڕێبەرمان دەڵێن حیزبەکەت کە بەجێهێشت بە دوای بەجێهێشتنی تۆشدا کە ئێمە بەردەوام بووین ڕێبەری دیکەشمان ترۆر کران جێگرەکەی جەنابەت ترۆر کرا سەدان کادرمان لێ ترۆر کرا قوربانیەکی زۆرماندا تەنانەت بۆ یەکەم جار کۆماری ئیسلامی میسایل و موشەکی دوورەندازی لەسەر حیزبەکەی جەنابەت بە تاقی کردەوە بەڵام ئێمە کۆڵمان نەدا و جارێکی دیکە لێرە ئەو مزجێنێ دەدەین بە دکتۆر قاسملوو کە حیزبەکەی بەڕێزت کە دەورانێک تووشی کۆمەڵێک کێشە و مشکلاتی نێوخۆی بووە هەموومان بە یەکەوە شانمان وەبەردا حیزبمان کردەوە بە یەک و هەموومان هیوادارین و متحد دەبین کە بە یەکەوە ئەو حیزبە ئیدارە بکەین و بیبینە ئەو شوێنەی کە لێی لەدایک بووین و بیبینەوە ئەو شوێنەی سیاسەتی پێ بکەین کە ئەتوە هەمیشە ئارەزوت دەکرد حیزبی دموکراتی کوردستان لە گۆڕەپانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بووە ڕێبەرمان ڕوحت شاد ئێمەش درێژە دەری ڕێگات دەبین دوستان عزیز ئیمروز مناسبەت 35مین ساڵێ ترۆرێ ڕەحبەر نامدارێ کورد دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو و دولتمرد صحنه سیاسی ایران اینجا در پاریس در پیرلاچز جمع شده ایم. جمهوری اسلامی کجا دکتر قاسملوو ترور کرد؟ دقیقاً وین در جایی که ایشون مشغول گفتگو و مذاکره بودند با هیئت نمایندگی جمهوری اسلامی برای حل مسئله کرد در کردستان ایران، ولی متاسفانه اونا دیپلمات تروریست بودند. از حسن نیت دکتر عبدالرحمن قاسملوو برای حل مسئله کرد که بر روی میز مذاکره با آنها در گفتگو بود ایشون رو ترور کردند. این دقیقاً برعکس تمام اخلاق و پرنسیپ مناسبات بین‌المللی و مناسبات گفتگو و مذاکره بود. با ترور دکتر قاسملوو اندیشه و دورنما و جهانبینی دکتر قاسملوو در حزب دموکرات از بین نرفت. دکتر قاسملوو در دوران حیات خودش حزب دموکرات رو تبدیل به یه مؤسسه‌ای کرده بود که در غیبت خودش هم این حزب میتونست ادامه فعالیت سیاسی رو بده. و دقیقاً در همین راه و در همین مسیر نقشه سیاسی که دکتر قاسملوو برای حزب دموکرات کردستان در چگونگی صحنه سیاسی ایران داشتن ما به این وفاداریم. دکتر قاسملوو همیشه سعیش بر این بود که در داخل ایران همه طرفداران دموکراسی، همه سازمان‌ها و احزاب طرفدار دموکراسی موقعی میتونن که جمهوری اسلامی رو از بین ببرن که در میان خودشون وحدت داشته باشند. و در ادامه این سیاست دکتر عبدالرحمن قاسملوو بود که 3 سال بعدش دکتر صادق شرفکندی در برلین در رستوران میکونوس در حالی که مشغول گفتگو و مذاکره با سازمان‌ها و احزاب ایرانی بودند ترور شدند. بنابراین سیاست‌های دکتر قاسملوو خوشبختانه اینقدر در جنبش کردستان و حزب دموکرات مؤسساتی شده که ما با افتخار بسیار زیاد اینو ادامه میدیم. در جریان جنبش ژینا مهسا امینی که در کردستان ایران به اوج خودش رسید و خوشبختانه در بقیه مناطق ایران هم تا اندازه زیادی مخاطب براش پیدا شد، مردم در کردستان ایران میگفتن قاسملوو راهت ادامه داره. این دکتر عبدالرحمن قاسملوو بود. این دکتر عبدالرحمن قاسملوو بود که این لگسی و اندیشه و از طریق حزب دموکرات در جامعه کردستان نهادینه‌اش کردند.
در این روز به یاد دکتر قاسملو ما اینجا متحد میشیم، دوباره تجدید پیمان میکنیم با دکتر قاسملو که مبارزات حزب دموکرات کردستان ایران در راه استقرار دموکراسی در ایران و اینکه تمام ملل داخل ایران به حق و حقوق ملی خودشون برسن کما فی سابق ادامه خواهد داد. و این در این رابطه مجددا با دوباره تأکید میکنیم که بهترین کارزار و بهترین راهکار و بهترین نقشه سیاسی علیه جمهوری اسلامی اینه که ما در میان سازمان‌ها و احزاب ایرانی صرف نظر از اونا فارس هستند، ترک، کرد و بقیه وحدت داشته باشیم و حزب دموکرات کردستان ایران در راستای این سیاست بسیار درست دکتر عبدالرحمن قاسملو با احساس مسئولیت به پروسه درست کردن یه وحدت، یه اجماع نسبی علیه نظام جمهوری اسلامی کار میکنه. جریانات بعد از جنبش ژینا این واقعیت رو نشون داد. در غیبت اپوزیسیون واحد و در غیبت آلترناتیو و در غیبت جایگزینی علیه نظام جمهوری اسلامی، این نظام در داخل خودش بازی‌های مناسب حفظ و بقای خودشو میکنه. بنابراین دوباره ما اینجا تأکید میکنیم که در راستای سیاست‌های دکتر قاسملو پروژه حزب دموکرات کردستان ایران و در نشست‌ها و گفتگوهایی که با سازمان‌ها و احزاب ایرانی خواهیم داشت بتونیم به نتیجه برسیم. دوباره اینجا مجدداً اعلام وفاداری به نقشه سیاسی و اندیشه‌های دکتر قاسملو، دوباره اینجا پیمان خودمون با دکتر قاسملو اعلام می‌کنیم که اندیشه‌های دکتر قاسملو ما ادامه میدیم و ما خوشبین هستیم و امیدوار هستیم که این وحدت در سرتاسر ایران بتونه کمک بکنه به درست کردن یه جریانی که جایگزین نظام جمهوری اسلامی باشه. با سپاس و تشکر که اینجا حضور داشتید. شهید بالای بقد بالای کردستانە، شهید نەمرە وەکو شاخ، وەکو بەفر وەکو درەخت، وەکو بەهار و گوڵەباغ، شهید ئاوە تین و یەتی زەویەشکێنێ، شهید پەنجە و دەستە ئازاری خات ڕادەژێنێ، کام دوا ڕۆژ دوورە ئەیبینێ، شهید بالای بەقەد بالای کوردستانە، دڵی ئازاد و بەیداخی لوتکەی هەڵوێستی ئینسانە، شهید بالای بەقەد بالای کوردستانە. ئێستا داوا لە کاک فریدریک تیسۆ دەستەی بڵێیت لەسەر بۆنەی دکتۆر قاسملو. نەهاژی ئەنگازی هەڤال و دەستێ نزیکێ دکتۆر قاسملو کورد و کوردستانê یەکەمین کۆنسولگەرê فرانسا li Kurdistanê دکتۆر فریدریک تیسۆ yê çend gotinan pêşkêş bike. Ji bo propos maintenant d'accueillir Frédéric Tissot, un proche ami de Dr Qassemlou, défenseur de la cause kurde et premier consul général de France au Kurdistan. Je vous en prie. Ce que je souhaite vous dire aujourd'hui, c'est surtout le fait que ma première rencontre avec le docteur Qassemlou a été absolument décisive. C'était au siècle dernier, en mars 1981. Au nom de Aide médicale internationale, nous avions traversé la Turquie, les montagnes de Turquie à l'Iran, avec Kemal. Nous étions rentrés de manière totalement clandestine au Kurdistan d'Iran, le Rojalat, comme je l'ai appris plus tard. Cette rencontre avec le docteur Qassemlou fut absolument décisive. ئەوەی ئەوڕۆ دەمەوێ پێتان بڵێم لەسەرەوەی هەموو شتێکەوە ئەوەیە کە یەکەم دیدارم لەگەڵ دکتۆر قاسملو یەکجار یەکاتەوە بوو، دیدارێک کە دەگەڕێتەوە بۆ سەدەی ڕابردوو، مانگی مارسی ساڵی 1981
ئەو کاتە ئێمە لەلایەن ڕێکخراوی یارمەتی پزیشکی نێودەوڵەتیەوە بە تورکیەوە گەیشت بوونە چیاکاری سەر سنووری ئێران و لەگەڵ کاک کەماڵ لە سەنوور پەڕینەوە ئەو دیم. ئێمە بە تەواوی بە قاچاقی چوو بووینە نێو خاکی کوردستانی ئێران یان ڕۆژهەڵات بەو جۆرە دواتر فێر بووم وا بڵێم. هەر هۆکارێک هەروەکو لە سەرەتادا گوتم ئەم دیدارە لەگەڵ دکتۆر قاسملوو بە تەواوی چارەنووساز بوو. ئەمەش لەبەر چەند هۆکارێک بوو. Elle fut décisive pour plusieurs raisons. Premièrement, car ce fut une rencontre pleine d'humanité et d'une richesse extraordinaire. Rencontrer le docteur Gassemlou à cette époque, c'était pour moi comme découvrir la vie, découvrir le monde, découvrir le cœur et l'esprit d'un homme qui représentait l'histoire fabuleuse de cette région du Moyen-Orient. یەکەم هۆکار ئەوەیە کە ئەو دیدارە پڕبوو لە هەستی مرۆڤایەتی لەباری ناوەڕۆکەوە یەکجار دەوڵەمەند بوو. دیداری دکتۆر قاسملوو لەو کاتەدا بۆ من وەک ئەوە وابوو مانای ژیان بدۆزمەوە، جیهان بدۆزمەوە، لەگەڵ بیرروڕا و هەستی پیاوێک ئاشنا بم کە نوێگەی مێژووی ئەفسانایی ئەو ناوچەی خۆرهەڵاتی نێوەڕاست بوو. Et deuxièmement, cette rencontre fut décisive pour moi-même, pour ma vie et celle de ma famille. Car c'est à partir de ce moment que je suis tombé totalement épris, totalement amoureux de la cause kurde. Et jusqu'à aujourd'hui, mon esprit et mon cœur sont toujours emplis de kurditude. دووەم هۆکار ئەم دیدارە بۆ خودی خۆم و ژیانی خۆم و خێزانەکەشم یەکلاکەرەوە بوو، چونکە لەو ساتەوە بە تەواوی بوومە لایەنگر و تەنانەت عاشقی خەباتی گەلی کورد. هەتا ئەمڕۆژ دڵ و مێشکم هەروە پڕە لە هەستی کوردایەتی. Et troisièmement, cette rencontre a été absolument fondamentale au niveau politique, car cela allait aboutir à la création du premier consulat général de France dans une partie du Kurdistan, à Bachour, en Irak. En effet, le ministre des Affaires étrangères, Bernard Kouchner, grand ami du docteur Gassemlou, lui aussi grand ami des Kurdes, allait me nommer premier consul général de France au Kurdistan. سێیەم هۆکار ئەو دیدارە هەتا بڵێ لەباری سیاسیەوە گرنگ و شوێندانەر بوو، چونکە بەرهەمی دواڕۆژی بریتی بوو لەکردنەوەی یەکەم کنسولی گشتی فەرەنسا لە بەشێکی کوردستان واتە لە باشوور. بەم جۆرە بوو کە بێرنارد کۆشنێر وەزیری دەرەوەی فەرەنساوە بەخۆشی هاوڕێیەکی دێرینی دکتۆر قاسملوو دۆستی گەورەی گەلی کورد ئەمنی وەکو یەکەم کنسولی گشتی فەرەنسا لە کوردستان دیاری کرد. Aujourd'hui, il y a plus d'une trentaine de représentations diplomatiques à Erbil, au Kurdistan. Et tout cela parce qu'un jour, je rencontrais le docteur Gassemlou, qui allait me catapulter sur une autre planète de la médecine, celle de la diplomatie et de la relation politique entre la France et les Kurdes. ئەمڕۆ زیاتر لە 30 نوێنەرایەتی دیپلۆماسی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هەیە. هەموو ئەوانش لە سایەی ئەوەیە کە من ڕۆژێک دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو ناسی کە منی ناردە سەر هەسارەیەکی تەواو جیاواز لە پیسەی پزیشکی واتە دیپلۆماسی و پەیوەندی سیاسی نێوان فەڕەنسا و کوردەکان. Cette présence, cette influence du docteur Gassemlou ont toujours été présentes au consulat général à Erbil. Chaque 14 juillet, jour de la fête nationale française, je montrais à Massoud Barzani cette photo prise en 1982 où je suis assis aux côtés du docteur Gassemlou pour toujours rappeler la date de ma naissance, acte fondateur de ma relation aux Kurdes et au Kurdistan. یاد و بیرەوەری کاریگەری دکتۆر قاسملوو هەمیشە لە کنسولی گشتی فەرەنسا لە هەولێر زیندوو بووە. ئەو کاتە من وەکو کنسولی گشتی بووم. 14 ژووریەی هەر ساڵێک واتە لە جژنی نیشتیمانی فەرەنسادا ئەو وێنەی کە لە ساڵی 1982
کە لەوێدا ئەمن لە تەنیش دکتۆر قاسمی دانیشتوم بە مەسعود بارزانی نیشان داوە بۆ ئەوەی هەمیشە ئەو ڕۆژە وەکو ڕۆژی لەدایکبوونی من وایە ساتی دامەزراندنی پەیوەندی من لەگەڵ کورد و کوردستان وەبیر دەخاتەوە. Bien sûr que je suis très fier de tout cela. En ce 35e anniversaire de la disparition brutale, tragique, de mon ami, de mon maître, de mon frère, le docteur Abdulrahman Gassemlou, je prie encore et je travaille toujours pour que l'injustice historique qui frappe les Kurdes depuis 1920 et 1923 soit abolie. BG Kurd, BG Kurdistan, BG Dr Gassemlou. بێگومان ئەمن زۆر شانازی بە هەموو ئەمانەوە دەکەن لە 35 ساڵەی تارەساتی درنجانەی تیرۆری هاوڕێم مامۆستام برام دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو هەموو هەوڵ و هیوای من هەر ئەوەیە کە ئەم نەعەداڵەتە مێژووی کە لە ساڵی 1922 و 23 بەو لاوە بەڕۆکی کوردی گرتوۆتەوە کۆتایی پێبێ و هەڵوەشێتەوە. بژی کورد، بژی کوردستان، بژی دکتۆر قاسملو. رێزداران، پەیامێکی زێدەش بۆمە هاتیەش بۆ بێ بۆنەیە خەمناک ji aliyê hêz û siyasiyên hizb û siyasiyên Kurd û biyanî. Lêbelê mixabin em nikarin li vir da em hemû peyaman pêşkêş bikin. Li aliyê Hizba Demokrata Kurdistan û bi rêvebera vê programê spasiya we dikin. Yekem peyam ku ji aliyê Internasyonel Sosyalîst bû, Enûstwa Kurd, Partî Hakpar, Partiya Welatparêzê Kurdistan Bakur, Nawenda Neteweya Rojhelata Kurdistan, Diya Kurd, Partî Sosyalîst Bakur, Kontradîksiyonî Encûmenî Hemahengî. Gelek spas ji bo peyamên we, ez qadim wê yekê zêde bikim, peyamên we li aliyê rageyandinên Hizba Demokrata Kurdistana Îranê yê ve parvekirin. Gelek spas ji bo hemû peyam û birûskeyên we. Spas. تۆشا هەڵۆ باڵت وەری لوتکە کوتی قەت نامرێ هەناسەی تۆی لە دڵدایە لوتکەش نامرێ تا هەتایە. میوانە ئازیزەکان بەشدار بۆ خۆشەویستەکان، لێرە کۆتایی بۆ بەشە لە پرۆگرامەکەمان دێنین، بەڵام هەمومان پێکەوە بەڕێپەیوان دەڕۆین بەرەو شوێنی شەهیدانی میکونوس، شەهید دکتۆر سادق شەڕەفکەندی هاوڕێیانی و لێوێش تازە گڵینەی ئەهدوەفا بۆوانیش پێشکەش دەکەین. سەرکەوێ خەباتی هەقوازانەی نەتەوەی کورد، هەزاران سڵاو لە گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان، بژی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، نەمان و سەرشۆڕی بۆ ڕژیمی سێدارەی کۆماری ئیسلامی ئێران. قاسملو ڕێگات درێژەی هەیە. لە پێشی قاپڵەی ژین ڕێبەری
Santa